بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. ئازیزان بە پێویستمان زانی چەنەڵلقەیەکی بەرنمەکەمان تایبەت بکەین بە باسکردن لە خەلیفەکانی ڕاشدین، حەزرەتی ئەبوبەکر و حەزرەتی عومەر و حەزرەتی عەلی و حەزرەتی عوسمان خوا لێیان ڕازی بێ. بزانین لە دوای وەفاتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خولەفای ڕاشدین چۆن دەست بەکار بوون، چۆن دیاری کران، چۆن هەڵبژێردران و چۆنێتی فەرمانڕەوایەتی کردن و بەڕێوەبردنی دەسەڵات و کیانی ئیسلامی لەو سەردەمانەدا چۆن بووە، چ جیاوازیەشی لەگەڵ ئەو کیانەدا هەبوو کە پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەڵات وەسەلام وەکو خودی خۆی بەڕێوەی دەبرد. ئەو گرفت و کێشانەی کە لە دوای پێغەمبەر و لە سەردەمی خەلیفەکانە سەری هەڵدا کامانە بوون، بۆچی کێشە دروست بوو، لە چیەوە سەری هەڵدا و چۆن چارەسەر کران. پشتیوان بەخوا لە مەڵقەیەوە دەست پێەکەین لە فەرمانڕەوایەتی حەزرەتی ئەبوبەکری سیدیقەوە خوای لێ ڕازی بێت لە دوای وەفاتی پێغەمبەر وەکو یەکەمین ئەڵلقەی ئەم زنجیرە بابەتی کە ئاماژەمان پێدا. بەڕێز و خۆشەویست دکتۆر حسین محەممەد ساڵح مامۆستای زانکۆ و پسپۆڕی مێژووی ئیسلامی میوانمان دەبێ، وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. سەرەتایی بەرنامە بەگەرمی بە خێراتنی کاک دکتۆرەکەین. کاک دکتۆر بەخێر بێت. دەمانەوێت پێشەوەی بچینە سەرەوەی کە یەکەمین خەلیفە ئەبوبەکر خوای لێ ڕازی بێت چۆن دەستی بە فەرمانڕەوایەتی کرد لە دوای وەفاتی پێغەمبەر. پێمان خۆشە لە ناوەکەیانەوە دەست پێ بکەین. بۆچی پێیان دەوترێ ڕاشدین؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سپاس و ستایش بۆ خۆی گەورە کە یارمەتی داین بۆ ئەوەی کەوا بە بینەرانی بەڕێز و بە خزمەت ئێوەی بەڕێز بگەین بۆ ئەو بابەتانەی کە جەنابەت ئاماژەت پێکەت ڕوونکردنەوەیان پێ بدەین. سەلامی خوا لەو برا بەڕێز و خوشکە بەڕێز و گوێگرانەی کەوا و بینەری کەناڵی ئاسمانی پەیام، سپاس و دەستخۆشیشمان بۆ ئەم برا بەڕێزانی کەوا ماندووە بن لە تۆمارکردنی ئەم بەرنامانەدا. سپاس. سەرەتا من پێشەوەی وەڵامی ئەم پرسیارەی جەنابەت بەمەوە مانای ڕاشدین کە معنای چی ئەگەین و بۆچی پیانەوترێ خلافەی ڕاشیدە، حەز ئەەکەم ئەوە بڵێم کە ئەو جیلەی دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە خولەفای ڕاشدین هەڵبژێردراوی ئەو جیلە بوو، جیلێکی قورئانی بوون کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆی پەروەردەی کردن. بە تایبەتی خەلیفەکان کە بوونە کۆڵەکەی دەوڵەتی ئیسلامی لە دوای وەفاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەو پەروەردەکراوانە بوون کە لە سەردەمی 3 ساڵی دەعوە بانگەوازی نهێنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە بە تایبەت و دانسقە پێغەمبەری خوا هەڵی بژاردبوون، پەیوەندی پێوە کردبوون و مسلمان بووبوون. کە لە ماڵی ئەرقەمی کوڕی ئەبولئەرقەمە ماوەی 3 ساڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یەکە بە یەکە پەروەردەی ئەکردن و ئامۆژگاری ئەکردن و فێری ئەکردن. ئەم جیلە ئەو کۆمەڵەی کەوا لە ماڵی ئەرقەمە پەروەردە بوون کە ژمارەیان ناگاتە 40 کەس، 30 و ئەوەنە کەسە، هەموو ئەرک و جوهد و ماندووبوونی دروستکردنی دەوڵەتی ئیسلامی لەسەر شانی ئەو جیلە بوو. خولەفای ڕاشدین ئەو 4 خەلیفە بەڕێزەی کەوا یەک بە دوای یەک خەلیفایەتیان کرد ئەو زەمەنەی ڕاشدینە، هەر 4یان لە پەروەردەکراوە تایبەتەکانی دەستی پێغەمبەری خوا بوون عەلەیهی سەڵات وەسەلام. بۆیە جیلەکە ئێمە ناڵێن مەعسوومن، چونکە عیسمەت تەنها بۆ پێغەمبەرانە عەلەیهیمۇ سەڵات وەسەلام، بەڵام جیلێکی قورئانی بوون، جیلێک بوون کەوا جێگەی ئەوەیە ئەو پەڕی ڕێز و تەقدیریان بۆ دابنرێت، چونکە بە ئەو پەڕی توانایانەوە توانیان قورئانی پیرۆز پیادە بکەن. ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ پێغەمبەری خوا مرد وەفاتی کرد، هەموو قورئانی لە ژیانی خۆیان جێبەجێ کرد، تەنها یەک ئایەت نەبێت
وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فأصلحوا بينهما فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي حتى تفيء إلى أمر الله فإن فاءت فأصلحوا بينهما بالعدل وأقسطوا إن الله يحب المقسطين. تفسير آياتك وبابتي أمنيني كان أفرميد علي كوري أبو طالب رزاي خوای لێبێ ئەویش ئەو ئاەتی تەرجەمە کرد بە عملی چۆن معاملە بکرێ لەگەڵ دوو فئە دوو تائیفەی مسلمان کە لەگەڵ یەکتریا شەڕ بکەن و یەکێکیان باغی بێ بەسەر ئەویکانە چۆن تەعامل بکرێ لەگەڵیانە بە عملی فەرمی علی کوڕی ئەبو طالب رزای خوای لێبێ جێبەجێ کرد. بۆیە ئەسحابی پێغەمبەری خوا بە کۆ و ئەم خولەفای ڕاشیدین بە تایبەتی توانم بڵێم بە تەواوی مانا هەموو قورئانیان لە ژیانی خۆیانە بەڵام کاکتۆر من پرسیارێکم بێت بۆ ئەو سی و ئەوەندە کەسەی کە فەرمووت لە ماڵی ئەرقەمەوە بنیادی دەوڵەتی ئیسلامیان لەسەردانرا دوجار دەستەی پشتیوانانیشی هاتە سەر باشە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام صلی الله علیه وسلم کۆچەکە بۆ مەدینە دەستەیەک لە پشتیوانانیشی دێنە سەر و دەبنە کۆڵەکەیەکی تر ئەمان چه ئیزافەیەک بوون بۆ ئەو مەجموعەیە. ئایا مەسەلەن کۆی ئومەی ئیسلامی و بە تایبەتی ئەوانەی کە لە دوای پێغەمبەرەوە بەجێمان لە دوای وفاتی پێغەمبەرەوە متفق بوون لەسەر هەر ئەو سیە بە تەنها یان با بڵێن کۆمەڵی دەنگی تریش هاتە ئارا کۆمەڵی ئیزافەی تریش دروست بوو بۆ مەجموعەیە بێگومان نەک هەر لە دوای کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ مەدینە هەر لە ناو مەکە چونکە پێغەمبەری خوا 13 ساڵ لە مەکە مایەوە يعني هل لنا مكان كومال تريش هاتنا ناو إسلام وبيغمبري خو عليه الصلاة والسلام پروردي كردن من تايبت ما بستن بوسي كسد ما هو 3 سال بيغمبري خو عليه الصلاة والسلام سي أونا كسي پروردي كرد يعني زور بتايبت پروردي كردن بيغمبري خو يعني ناكريت تانا يان بنوعك باس لوانا بكريت كبيغمبري خو عليه الصلاة والسلام زور بدانسقه پروردي كردن أجينا هر لسردمي بيغمبر لمدين لمكة 10 ساڵی تریش دوای ئەو سەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەڵکی پەروەردە کردووە دوای کۆچیشی بۆ مەدینە و ئەنسارەکانیش ئەوانیش بەڕاستی ڕۆڵی هەرە گەورەیان بینی لە پشتیوانیکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و کۆچبەران کە لەگەڵ پێغەمبەری خوا کۆچیان کرد بۆ مەدینە و لە دامەزراندنی دەوڵەتی ئیسلامی لەناو مەدینە ڕۆڵی دیار و بەرچاویان هەیە لە فتوحاتەکانە لە غەزاکانە لە هەموویە ڕۆڵی دیار و بەرچاویان هەیە جیلی سەحابە لە ماوەی ئەو 23 ساڵە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە پەروەردەیکردن جیلێکی قورئانی ناوازە بوو خوای گەورە پیانە فەرمێ رەضی الله عنهم ورضوا عنه خوای گەورە لێیان ڕازی بووە ئەوان لە خوا ڕازی بوون لە کاتێکا کە لە بەیعەت الرضوان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەیعەت لەگەڵ هاوڵەکانی هاکات لەسەر تۆڵەسەندنەوە لە بکوژانی عوسمان کە دەنگۆی ئەوە دروست بوو کە عوسمانی کوڕی عەفان شەهید کراوە خوای گەورە ئاەتی دابەزا فەرمووی لەقەد رەضی الله عن المؤمنین إذ يبايعونك تحت الشجرة خوای گەورە لەو ئیماندارانە ڕازی بوو کە لە بن درەختەکە بەیعەتیان بە تۆیە بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خۆ هەرە سی کەسە نەبوو ژمارەیەکی زۆر بوو لە سەحابە لە کاتێکا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەجی ماڵ ئاواییەکە ئەوانە سەحابە تا نزیکی 120,000 لە ئەسحاب ئاماژەی پێکرێت کە حەزوریان هەیە لە خزمەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵام خۆ ئەم 120,000 لە ئاستی پەروەردەکراوی ئەو ژمارە کەسان نەبووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە تایبەتی یەکە پەروەردەی کرد. زۆر باش با بێنە سەر بەڵامی پرسیاری یەکەم مەسەلەی خلافەی ڕاشیدە و بۆچی پیانەتە خلافەی ڕاشیدە. طبعا ڕاشید لە زمانی عەرەبیە وشەی ڕۆشد هەیە وشەی غەی هەیە. ڕۆشد یعنی دانایی یعنی دامەزراوی یعنی کەماڵ یعنی عەقڵ و ژیری لە بەڕێوەبردنە. غەی عەکسی ئەمە یعنی هەڵەشەیی و هەرزەیی نەفامی ئەمە ڕاشیدە عەکسی ئەمەیە دووهەم خلافەی ڕاشیدە مەبەست پێ ئەوەیە لەسەر مەنهەجی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چونکە پێغەمبەری خوا لە فەرمودەیەکا فەرمێ خلافەت لە دوای من لەسەر مەنهەجی پێغەمبەرەتی 30 ساڵە دوایی خوای گەورە ثم يؤتي الله ملكه من يشاء دوایی ئەبێ بە مەلیکایەتی ئەو مڵکە ئایا بە هەر کەسێکەوە لە فەرمودەیەکی ترا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر ئاماژە بەواکە ئەفەرمێ حکومداری لەسەر مەنهەجی پێغەمبەرایەتی بەو ئەندازەی کە خوای گەورە خۆی ئەوێت ئەمێنێتەوانێ لە ناوتانە هەتاوەکو هەڵیەگرێ دوایی خلافەی ڕاشیدە دەستپێکا لەسەر مەنهەجی نبووەت خوای گەورە ماوەیەک ئەیهێڵێتەوانێ و دوایی مەلیکایەتی دەستپێکا مەلیکایەتی جەبری دوایی مەلیکایەتی عەضوف دوایی لە ئەخیرا فەرمێ خەلیفایەتی حکومداری لەسەر
منهجی نبوت جا خلافەی ڕاشیدە کە بەم سەحابانە کە ئەوترێت ئەبوو بەکر و ڕزای خوای گەورەیان لێبێت ئەبوو بەکری سەدیق و عومەری کوڕی خەتاب و عوسمانی کوڕی عەفان و عەلی کوڕی ئەبوطالیب بەم تەرتیبە و زائیدەن هەندێکیش بەلایەنەوە 6 مانگی حەسەنی کوڕی عەلی چونکە ئەگەر ئاماژە بە 30 ساڵەکە بکەین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ خلافەکە حەدیثێکی صحیحە فەرمێ خلافەت لە دوای من لەسەر منهجی پێغەمبەرایەتی 30 ساڵە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مانگی 12 لە 12 ڕەبیع الأول کە مانگی ڕەجەب سەفەر ڕەبیع الأول مانگی 3 لە 12 ڕەبیع الأولی ساڵی 11 کۆچی پێغەمبەری خوا وەفاتەکە لە 12 ڕەبیع الأولی ساڵی 41 کۆچی کە ڕێک 30 ساڵەکە بە ڕۆژیش فەرقی نییە حەسەنی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێ بەیعەت بە معاویە کوڕی ئەبوو سوفیان ڕەزای خوای لێبێ و خلافەت ئەگوازرێتەوانێ بۆ معاویە کوڕی ئەبوو سوفیان و دەوڵەتی ئەمەوی دەست بۆچی بەوان ناوترێ خلافەی ئاخر ئەوان بەشێک ئەوە مەلیکاتیە بەدەر لەو فەرموودەی پێغەمبەری خوا ئیمامی ذەهەبی ئاخر ئەوان معاویە کوڕی ئەبوو سوفیان ڕەزای خوای لێبێ منهجی نبوەتی گۆڕی لە هەڵبژاردن و شوراوە گۆڕی بە پشتا و پشت ئەمە لادان بوو لە ئەمە ئەوە بەڵایی مامۆستا عەبازیان ئەوە پێویستەکە زۆر بە تەفسیل من ئەم مۆزوع عەباس کەم ساڵات دوایی دواتر ناتوانێت حکم بەوەی کەەوە ئەمە لادە بەڵام ئەمە گۆڕین بوو گۆڕین بوو چونکە حسەینی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێ چونکە ئێستا لە باسەکە زۆر دەچوین حسەینی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێ کە شۆڕشی کرد دژی یەزید لەسەر ئەو مەسەلەیە بوو کە یەزید لەبەرەوەی کوڕی معاویەیە نابێ خەلیفە بێت و یەزیدی شیاوترین کەس نییە بۆ خەلیفەتی و سیستمی خەلیفەتی گۆڕاوە لە شوراوە بۆ بە پشتا و پشت ئەمانی تر بە شورا بوون بە حەسەنی کوڕی عەلیشەوە کە 6 مانگ خەلیفە بوو بە شورا بوو بە هەڵبژاردن بوو لە ئەبوو بەکر سەدیق و ڕەزای خوای لێبێ هەتا وەکو حەسەنی کوڕی عەلی بەڵام هەندێک لە مێژونوسان باس لەو ماوەیە حەسەنی کوڕی عەلی ناکەن ئەژماری ناگەن بڵێن کە 5 خەلیفەی ڕاشیدە تەنها چونکە حسابی مانگەکان زۆر ناگەن لە 11 کۆچی بۆ 41 کۆچی 30 ساڵەکە بەڵام ئەگەر بێت و بە ڕۆژ و بە مانگ حسابی بکەی ڕێک 6 مانگەکەی حەسەنی کوڕی عەلی کە مانگی 12 ڕەبیع الأولی ساڵی 11 کۆچی بۆ 12 ڕەبیع الأولی ساڵی 41 کۆچی 30 ساڵی ڕێکەکات ئەڵێن عومەری کوڕی عەبدولعەزیز خلافەی ڕاشیدەیە بەڵام لە ڕووی ساڵەوە نا لە ڕووی تەرتیبی زەمانیەوە لە ڕووی نەوعی و مەنهەجەوە خلافەی ڕاشید چونکە هەوڵیە ئەو عەدالەت و دادپەروەریەی کە خوای گەورە داوای کردووە لە قورئانە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جێبەجێ کردو خولەفای ڕاشیدین جێبەجێیان کرد عومەری کوڕی عەبدولعەزیز لە 2 ساڵی خلافەتی خۆیان جێبەجێ کرد چونکە هەر لە ساڵی یەکەمیان لەگەڵ دەست بەکاربوونیە هەموو ئیسلاحات هەرچی گۆڕانکاری و لادانێک کە دەوڵەتی ئەمەوی دروستی کردبوو لە پێش خۆی هەموو ئیسلاحاتی تیا کرد زۆر باش کاک دکتۆرەمانەوێت تەرکیزی لە مەولای بەرنامەکەمان بەتایبەت لەسەر فەرمانڕەوایەتی ئەبوو بەکری سەدیق خوای لە ڕاستی بێ دابنین سەردەمی فەرمانڕەوایەتی و هەڵبژاردن و دیاریکردنی حەزرەتی ئەبوو بەکر سەدیق خوای لێ ڕازی بێ لە کێوە دەست پێەکە و چۆن هەڵبژێردرا و دیاری کرد طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێش ئەوەی کەوا وەفات کات بە ماوەیەک نەخۆش کەوتبوو نەخۆشیەکەی هەتا ئەهات زیایە کرد بە شێوەیەک وای لێ هات کە هەفتەی ئەخیری نەخۆشیەکەی یان چەند ڕۆژێک لە هەفتەی ئەخیری نەخۆشیەکەی ئیتر نەی ئەتوانی بڕوا بۆ مزگەوت و پێشنوێژی بکا بۆ مسلمانەکان کە مزگەوت و نوێشکردن یەکەم کۆڵەکەی ئیسلامە و پێویستەکەەوە پارێزگاری لێ بکرێت لە هەموو حاڵەتەکانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی بەوە کرد کەوا ئەبوو بەکری سەدیق پێشنوێژی بکە وتیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەبوو بەکری سەدیق کەسێکی زۆر دڵناسکە و زۆریش تۆی خۆش ئەوێت تەحمولی ئەوە ناکات لە شوێنەکەی تۆ پێشنوێژی بکە فەرمی بە ئەبوو بەکر پێشنوێژی بکات ئاماژەی بە ئەبوو بەکری سەدیق کرد پێشنوێژی بکە ئەمە لێرە ئەمەمان هەیە کە ئەمە ئیستینادی ئەخرێتە سەر بۆ دەست بەکاربوون بە خەلیفایەتی ئەبوو بەکر سەدیق ڕەزای خوای لێبێت لە 12 ڕەبیع الأولی ساڵی 11 پێغەمبەرایەتیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆچەکات ئەو حاڵەتەی کەوا هات بەسەر مسلمانەکانە بە کۆچکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات بۆ ئەیوبی ئەنساریە فەرمێ کە پێغەمبەری خوا هات بۆ مەدینە کە کۆچی کرد بۆ لامان خۆشترین و ڕووناکترین و گەشاوەترین ڕۆژ بوو بەسەر مەدینە هات ئەو ڕۆژێشی کە کۆچی کرد لە ناومانە وفاتی کرد تاریکترین و ڕەشترین و ناخۆشترین ڕۆژ بوو بەسەر مەدینە هات بە شێوەیەک عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ کە شمشێرەکەی دەرهێنا و فەرمی ئەوەی بڵێ محەممەد مردووە منەی کوژم محەممەد نەمردووە چۆ بۆ میقات وەگەڕێتەوە هەواڵ درا بە ئەبوو بەکری سەدیق ڕەزای خوای لێبێ کە گەڕایەوە چوو بە ژوورەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بینی وفاتی کردووە هاتە دەرەوە وتارە زۆر مەشهور و بەناوبانگەکەی خۆی خوێندەوە فەرمی
وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل أفإن مات أو قتل انقلبتم على أعقابكم ومن ينقلب على عقبيه فلن يضر الله شيئا وسيجزي الله الشاكرين. أنجا فرمي من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت. هەندێک لە هاوڵان علی کوڕی ئەبو طالیب ڕزای خوای لێ بێ عەباسی مامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوو کوڕەکەی عەباس لەگەڵ ئەم چوارە مەشغوڵی شۆردن و کفنکردنی پێغەمبەری خوا بوون عەلەیهی سەڵات وسەلام. هەواڵ گەیشت بە ئەبوبەکری سیدیق ڕزای خوای لێ بێ بە عەفو بە عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێ بێ کە کۆچبەران لە کەپری بەنی ساعیدە کە کەپرێک بوو لە ناو لە گەڕێکێکی شاری مەدینە کە ئەنسارەکان تایە کۆبوونەوە کۆبوونەتەوانێ و قسە و باسییان لەوەیە و ئایانەوەی کەسێک دەستنیشانکەن بۆ ئەوەی کەوا ببێتە جێنشینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. بەڵێ ئەمەیش کارێکە بەڕاستی کارێکی زۆر هەستیارە، چونکە دەستنیشانکردنی جێنشینێک بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەستنیشان کرا و بەیعەتی پێدرا گۆڕینی زۆر ئەستاوە بۆ ئەوەی ئەو کارە نەکرێت و مسلمانان بە هەڵا نەچن. عومەری کوڕی خەتاب فەرمێت چوون بۆ لای ئەبوبەکری سیدیق ڕزای خوا لێ بێ پێم وت کە شتێکی وا هەیە با بڕۆین بۆ لای براکانمان لە کەپری بەنی ساعیدە هەتا وەکو کارێکیان نەکردووەکەوە هەڵە بێت و مسلمانان تووشی کێشە و گرفت بکەن. لەگەڵ ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح سێ کەس عومەری کوڕی خەتاب ڕزای خوا لێ بێ، ئەبوبەکری سیدیق ڕزای خوا لێ بێ لەگەڵ ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح ڕۆیشتن بۆ کەپری بەنی ساعیدە سێرەکەن لە کەپری بەنی ساعیدە ژمارەیەک لە ئەنسارەکان کۆبوونەتەوە ئەیانوێ سەعدی کوڕی عوبادە کە سەعدی کوڕی عوبادە یەکێک بوو لە گەورەکانی ئەنسار لەو کاتەیشە نەخۆش بوو داپۆشتا بوو ئەیانویست کە ئەو هەڵبژێرن و بیکەن بە جێنشینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. لێرە حیوار و گفتوگۆ کەوتە بەینی مهاجر و ئەنسارەوە. مهاجر سێ کەسن ناوەکانیانمان برد، ئەنساری ژمارەیەکن لە کەپرەکە کۆبوونەتەوانێ. ئەنسار باسی فەزلی خۆیان و ڕۆڵی خۆیانیان کرد لە سەرخستنی ئیسلامە. ئەوان وتیان کە ئێمە پشتیوانی پێغەمبەر بووین عەلەیهی سەڵات وسەلام، بووینە قەڵغان بۆ پێغەمبەری خوا بۆ دینەکەی، لە هاتە لە وڵاتی خۆیان دژایەتی کرا و دەرکرا هاتە لا ئێمە پشتیوانیمان کرد و پشتیوانی هاوڵەکانیمان کرد لە ناو ئێمە و بەهۆی پشتیوانی ئێمەوە ئەو دەوڵەتی ئیسلامی دەوڵەتی دامەزرا لە ناومانە بۆیە ئەمە مافی ئێمەیە کە جێنشین دەستنیشانکەین لە ئێمە و کەسێک بێ لە ئێمە. طبعا ئەمە خۆی لێرە ئەگەر لە ناو قەوسێکا باسی بکەین چونکە وەکو ئاماژەیەک وەکو ڕەخنەیەک ئیثارە ئەکرێت و ڕوبەڕووی مسلمانەکانێک لە کاتێکا کە پێغەمبەرەکەیان هێشتا نەناشتووە ئەمان مقۆمقۆ و مشتومڕ و حتا هەندێک ئەڵێ شەڕیانە و کێشمەکێشمیانە بۆ ئەوەی کەوا کێ خەلیفە بێت. لە ڕاستیە خۆی ئەمە بەو شێوە نییە. مەسئلەی مردنی کە هەر کەسێک با پێغەمبەری خوایش بێت عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە پێشتر ئاماژێت چەند جارێ لە چەند شوێنێکا لە قورئانە ئاماژەی وەفاتی پێغەمبەر کردووە عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەر بەشەرێکە و ئەمرێت، بەڵێ بەشەرێکی زۆر بەڕێزە، بەشەرێکە مەعسوومە، بەشەرێکە وەحی بۆیە، بەڵام ئەمرێت چونکە خوای گەورە ئەبەدی و نەبراوەی بۆ هیچ کەسێ بڕیانە وما جعلنا لأحد من قبلك الخلد ئەفئن مت فهم الخالدون بە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هیچ کەسێک بە ئەبەدی نامێنێتەوە بۆ ئەگەر تۆ مردی ئەوان ئەمێن نەوانێ نەخێر مادام ئەمرێت. بەڵام دەوڵەت زیندووە، دەوڵەت ئەبێ بەردەوام بێت، دەوڵەت ئەبێ بڕات، دەوڵەتیش بێسەرکردە، دەوڵەتیش بێسەرۆک، دەوڵەتیش بێسەر بۆشایی یاسایی دروست ئەبێت. بۆ ئەوەی ئەم بۆشایە دروست نەبێ یەک دووهەم بۆ ئەوەی لە نەتیجەی پەلکردن لەلایەنی ئەنسارەوە کەسێک دەستنیشان نەکرێت و دوایی کێشەی گەورە دروست بێت لە ناو دەوڵەتی ئیسلامیا و کۆنتڕۆڵی ئەنسارەکان کاک دکتۆر پەلەیانە کرد. مەسەلەی ئەنسارەکان بۆ ئەوەی ئەوانش گرنگی ئەم بابەتیان ئەزانی کە پێویستە کە ئەبێت کەسێک دەستنیشان بکرێت بۆی سەرکردەی ئەم دەوڵەتە بێ و ئەوانیش خۆیان بە ئەحەقتر ئەزانی لە مهاجر خۆیان ئەزانی کە ئەمە مافی ئێمە چونکە ئەوان ئەیانزانی ئەگەر ئەمان دەست پێشخەرینەکەن مهاجر کەسێک دانێت وانە بۆیە ئەمان ویستیان دەست پێشخەرەکە بکەن و ئەو مافە کە بەهی خۆیانیان ئەزانی دەستپیتی بکەن بۆ خۆیان و کەسێک لە خۆیان کە سەعدی کوڕی عوبادەیان دەستنیشان کردبوو هەڵی بژێرن. ئەمە مهاجر کە ئەبوبەکر و عومەر و ئەبوو عوبەیدەی کوڕی جەراح ئینکاری ئەم حەقە ناکەن چونکە لە وەڵامدانەوە و لە خیتاب و لە حیواری ئەبوبەکری سیدیق چونکە فەرمێ عومەرە فەرمێ من ویستم قسە بکەم ئەبوبەکر فەرمووی تۆ بۆستە با من قسە بکەم دەستی کرد بە قسەکردن عومەرە فەرمێ ڕەزای خوای لێبێ سوێن بەخوا ئەوەی کە من ئەمیز بیڵێم ئەبوبەکری سیدیق بوتی و باشتریش
طبعا ابو بكر الصديق رضي الله عنه نهات دسكا بتاندان لوان وكو ام حملات انتخابي كوالا جهانا ابينين كدوك ركابريه كان حتى اجانا اويك ناموس يكتريج لك دار كان بو او يكتري بواتنا ابو بكر الصديق رضي الله عنه فرمي بلا اي برایانی پشتیوانه كان ايوا هرچی يكتانو وايا ايوا پشتیوان ما بون ايوا پشتیوانی پیغمبر بون عليه الصلاه والسلام لا ايوا دوله دروز بو بلام ابي ايوا او بزانن كأم حقي ايما چونك ايما لبيش ايوا مسلمان بين سيانزا صار بيش ايوا ايما مسلمان بين بلا هرچی محنتنا راحتيه ايما تشتمان انجا ايما قريشين بزانن كعرب لسر قريش نبيك ونابيته اما سلي قريشيه كبوبا مرج بو اوي كوا خليفه ابي قريشي بي اما دواي اقدر فدو تواني قسي لسر كين بلام لولامكي ابو بكر ابو اوان مناقشانك كرديان جيشنا اويكا طبعا انصار كان طرح دو خليفه يعني با خليفه لايمو خليفه لايوا امرت كيا شو قلنا دو خليفه وحديثي بيغمري عليه الصلاه والسلام رقب ونايا كوا دو خليفه به ان جاوتي ان باشا مهاجرتي امير لايمو وزير لايوا رازي بن قبول حتى اخر قصه زيد كل ثابت كوا نسري وحي بيغمري خويا عليه الصلاه والسلام فرموي اما اي بري انصار پشتیوانه كان اما پشتیوانی پیغمبر بون عليه الصلاه والسلام وپشتیوانی هاوڵانی شی بوون وەکو چۆن لە سەردەمی پێغەمبەرە عليه الصلاه والسلام ئێمە پشتیوانیان بوون ئێستاش پشتیوانیان ئەبین با ئەم خەلیفایەتیە بۆ ئەوان بێت بۆیە ئەبوو بەکر دوای ئەوە کە گەیشتنە ئەم حەلە ئەبوو بەکر سەدیق ڕەزای خوای لێبێ دەستی ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح و عومەر کوڕی خەتابی گر کەوا فەرموو بە کامیان بەیعەتەیەن بەیعەت بن بەڵام عومەرە فەرمێ وتم کێ حەدی ئەوەی هەیە پێش تۆ بکەوێ تۆ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئاماژەی پێکردی کە پێشنوێژی بکەیت ڕازی بووە بە تۆ پێشنوێژی دینەکەمان کەیت ئێمە ڕازی نەبین بەوەی کە تۆ پێشەوایەتی دنیامان بۆ بکەیت بۆیە هیچ کەسێک ناکەوێتە پێشتۆوە بەیعەتیانە بە ئەبوو بەکر ئەنساریش بەیعەتیانە بە ئەبوو بەکر ئەمە لە ڕۆژی کەیە 12 رەبیع الأول ئەو ڕۆژێ کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام نەخێر لە دوای وتەکانی ئەو هیچ کەس ئەنجا وەکو یەک خاڵی زۆر گرنگ پێویستەکەوە ئێمە سەرنجی بین ئەم حیوارە لە دوای نیوەڕۆوە هەتاوەکو کاتی عەسری خایەن لە دوای نوێژی نیوەڕۆ هەتا پێش بانگی عەسری خایەن یعنی چەند سەعاتەکە لە درێژترینی ڕۆژەکان 3 سەعات ناکە مەسئلەیەکی زۆر حەساس کۆتایی پێهات بەم حیوارەی کەوا لە بینی مهاجر و ئەنسارە دروست بوو ئەمە ئەگەر شەڕکردن بێ لەسەر دەسەڵات و هەر کەسێک کێکەکە بۆ خۆی بەرێت و هەر کەسێکەکە ئەنجا ئەمە مؤامەرە و پیلان بێ لە مێژووی مرۆڤایەتیە لە پێش ئیسلام و لە دوای ئیسلامیشە شتیوا بووە مەسئلەیەکی ئەوەنە حەساس ئەگە خەڵک شەڕی بێ لەسەری بەس چەند سەعاتێک کۆتایی پێ بێت من تەحەداکەم لەلایەنی هەموو ناحەزانی ئەم ئیسلامەوە هەر لە سەردەمی ڕاشیدینەوە هەتا وەکو ئێستا بڵێن کەپری بەنی ساعیدا ئەو ڕۆژە نەگەیشتنە نەتیجە و بەیانی جارێکتر کۆبوونەوە ئەو ڕۆژە نەگەیشتنە نەتیجە بەیانی جارێکتر کۆبوونەوەکە کاکەمە چەند وەفد ڕۆی بۆ بەغا لەگە بەغا ڕێبکەوین لەسەر هەندێشتی بەسیط و تافی بەڵام تا ئێستا ڕێ نەکەوتن ئەمە 7 ساڵ هەر ڕێ نەکەوتن فەرموو لە کام وڵاتەی زۆر دیموکراسیە و باس لەو پەڕی دیموکراسیەکە بۆ دەستنیشانکردنی سەرۆکەکەیان یا پەرلەمانەکانە چەند مانگ بانگەشەی هەڵبژاردن و کێشمەکێش و هەڕەشە و گوڕەشە و هەموو ئەم شتانەیەت ئاراوە هەتاوەکو کۆتایی پێ دوایش کە کۆتایی بێ ئەنوا و ئەشکال تانە و تەشەری لێدرێ بەڵام بە چەند سەعاتێک یەک کەس ناتوانێت بڵێ لە بەیانیەوە تا ئێوارەی خایان ئەو ڕۆژە دوای نیوەڕۆ بوو تا پێش عەسر هیچ کەسێکیش نەیوتووە و ناشتوانرێ بڵێن کەوتە دوای بۆ ڕۆژی دوایی ینی هەر لەو چەند سەعاتەیە بەیعەتی پێدرا بەڵێ بەیعەتی پێدرا ئەمە پێ ئەوەتە بەیعەتی تایبەت بڵێ بيعتي تايبت مهاجر وانصار طبعا امانه نخبه مهاجر وانصار اتوان بيام اهل حل وعقد امانه نخبه من بيعتهم بيام بو بياني كيتر پیغمبري خو عليه الصلاه والسلام تسليم كراو نجاو بو بياني لمزغوتي پیغمبري خو عليه الصلاه والسلام مهاجر وانصار هر هم يكوبونه بله عمر كوري خطاب رضاي خو عليه وتاريخ خويندوا باسي اويك كدوينه لكبري بني ساعده كامر رياو بيعت من ابو بكر الصديق يا رضاي خو عليه هرچی حضوری هەبوو لە مزگەوتە کە هەموو سەحابە لە مزگەوت بوون هەمووی بەیعەتی بە ئەبوو بەکر سیدیق ڕەزای خوای لێ بێ هیچ کەسێ دوانەکەوت لە بەیعەتەکە هیچ کەسێک نەمایەوە هیچ کەسێ نەمایەوە لەو کاتا عەلی کوڕی ئەبوو طالب زبەیری کوڕی ئەوە نەخێر زوبەیر نا عەلی کوڕی ئەبوو طالب ڕەزای خوای لێ بێ عەباسی مامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵێ زوبەیری کوڕی عەوامش ببوورە زوبەیری کوڕی عەوامیش
حزوریان نەبوو لە مزگەوت نەک بەیعەتیانە حزوریان نەبوو لە مزگەوت لە نیگەرانیە حزوریان نەبووە لە یەک ریوایەتمان هەیە عەلی کوڕە ئەبوو تاڵیب ڕەزای خوای لێ بێ باسی دەکات ئەفەرمێ وەڵاهی ئێمە هیچ کاتێک هیچ کەسێکمان فەزڵ نەیاوە بەوەی کەوا لە پێش ئەبوو بەکرەوە کە خەلیفە بێت بەڵام نیگەران بووین بۆ پرسمان پێ نەکرا بۆ نەبراین بۆ کەپری بەنی ساعیدە بامنی شەمان پرسیار بکەم بۆچی پرسیان پێ نەکرا مەسەلا ئاخر من لە سەرەتای من لە نەخێر هیچ کێش لە سەرەتای قسەکانمە من بەناوتم وتم عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای خوای لێ بێ عەباسی مامی پێغەمبەر ڕەزای خوای لێ بێ لەگەڵ دوو کوڕەکەی عەباسە مەشغوڵی شۆردن و کفنکردنی پێغەمبەری خواوەن عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەمە کارێکی زۆر گەورەیە یعنی ئەمە کارێک نییە ئەی ئەوانیش بڕۆنە ئەی کێ بیکە ئەی خۆ سونەتە مردوو کە ئەمرێت کوڕی بیشوە ئەگە کوڕی خۆ پێغەمبەر خوا کوڕی نییە کوڕەکەی بیشوە ئێوە کێ بیشوە زاواکەی بیشوە کە عەلی کوڕە ئەبوو تاڵیب و ئامەزا و لە ماڵی پێغەمبەرە پێغەمبەر خۆی گەورەی کردووە لە پێش پێغەمبەرایەتی و لە پێش موسڵمان بوونە عەلی گەورە کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەڵێ بۆیە ئەوان مەشغوڵی کفنکردنی پێغەمبەری خوا بوون عەلەیهی سەڵات ئەنجاوەکو ئەم بابەتەیش ئەمەندە بابەتێکی یعنی ئەوە نەبووە کە وەکو ئەوی وێنە ئەکرێ شەڕی لەسەر بکرێت و هەوڵی بۆ بدرێت و ئەو بڵێ بۆ من ئەو بڵێ بۆ من عەلی کوڕی ئەبوو تاڵیب دوای ئەوەی کە ئەبوو بەکر بانگی کرد فەرمی کوا عەلی کوا زوبەیر بۆچی دیار نین ئەتانەوێ شەقی سەفی موسڵمانان کەن ئەمەی وت عەلی کوڕە ئەبوو تاڵیب ڕەزای خوای و بەیعەتی شانیایە هەر لەو ڕۆژە بەیعەتیانیا بە هەرچی سەحابەیە یەک بەیعەتی یاوە بە ئەبوو بەکری سیدیق ڕەزای خوای لێ بێ عەلی کوڕی ئەبوو تاڵیب دوو بەیعەتی بە ئەبوو بەکری سیدیق یاوە ئەمە یەک دووهەم عەفو یەک دەقیقە دووهەم عەلی کوڕە ئەبوو تاڵیب لە کاتێکا کە بەیعەتیە ئیتر جوندی بەردەستی عومەری ئەبوو بەکری سیدیق بوو ڕەزای خوای لێ بێ لە کاتێکا کە شەڕی هەڵگەڕاوەکان دروست ئەبێت و ئەبوو بەکر سیدیق ئەوێ خۆی بڕوات بۆ شەڕی هەڵگەڕاوەکان تەبعاً عەلی دانا لە مەدینە بۆ پارێزگاری لە مەدینە ترسی ئەوەی هەبوو کە هێرش بکرێتە سەر مەدینە لەلایەنی هەڵگەڕاوەکانەوە چونکە جزیرەی عەرەبی تەنها مەکە و مەدینە هەڵنەگەڕایەوە ترسی زۆریش هەبوو مەکەش هەڵگەڕێتەوە هەمووی هەڵگەڕایەوە ترسیان هەبوو لە کاتی فەرمانڕەواتی ئەبوو بەکر سیدیق جا من مەبەستم لەم جوملەیە عەلی کوڕە ئەبوو تاڵیبە کە ئەبوو بەکر ویستی بڕوا بۆ شەڕی هەڵگەڕاوەکان فەرمی ئەوە بۆ کوێ خەجێ نشینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام من هیچ پێ ناڵێم ئەوە نەبێ کە پێغەمبەر پێیوتی لە شەڕی ئوحودا فەرمی خۆ کۆ بکەرەوە ینی ئەبوو بەکری سیدیق ڕەزای خوا لە شەڕی ئوحودا وەکو چال بە پێوە شەڕیەکە خۆی نەئەپاراز لە تیر و ڕمووینەکان بۆ پارێزگاریکردن لە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئەوە چیەکەی خۆت بپارێزە خۆت بپێچەرەوە خۆت پەنا بگرە چۆن وابێ پێی وتی من ئەوە پێڵێم ئەڵێم خۆت بپارێزە لا تفجئنا بنفسك ئەوەی پێوت تووشی فاجعەمان مەکە بە خۆت با نەکوژرێیت ئەگەر تۆ بکوژدەی سوێنی خواتی واللهی لا تقوم للإسلام قائمة واللهی ئەم ئیسلامە پایی نامێنێ ئەگەر تۆ بکوژرێت لەم شەڕە یعنی ئەگەر عەلی کوڕی ئەبوو تاڵیب ناڕازیە بە خەلیفایەتی ئەبوو بەکر سیدیق چۆن ئاوای پێڵێ نایڵێ با من ئەو پرسیارە بکەم هەر لەسەر یانی چونکە ئەمە بابەتێکی حەساسە چونکە لایەنی زۆر ماوە بیخوێنینەوە هەوڵە دێن ئینشاءالله ئەوە بکەین بەڵام بە ئێستا پرسیارە بکەین کە ئایا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ خۆی ئەبوو بەکری سیدیقی دیاری کرد کە ببێتە جێنشینی یان نا بەڵێ طبعا من حەزەکەم ئەمە ئێستا وەڵامەوانە بەس یەک تێبینیش بم بە بینەران ئەمانەی کە من ئەیڵێم لێرە پشت بەستە بە هەندێک لە کتێبەکانی مێژوو و زایدەن بە زۆرێک لە کتێبەکانی حەدیث چونکە ئێمە مێژووی ئیسلام لە ڕاستیە تەنها لە کتێبەکانی تاریخەوە وەرناگرین چونکە کتێبەکانی تاریخ ڕیوایەتی هەڵبەستراوی زۆرتیایە ڕیوایەتە تاریخیەکانی لە کتێبەکانی تاریخە بە تایبەتی ماوەی خلافەی ڕاشیدە هەمووی لە کتێبەکانی حەدیث و لە هەندێک لە کتێبەکانی فقه باسی لێوە کراوە کتێبەکانی حەدیث زۆر دقیقترە و ڕیوایەتەکانی صحیحترە بۆیە پشت بەستە بەوە لەبەر ئەو من بینەرانی بەڕێز دڵنیاکەمەوە و دوایش ئامادەم بۆ هەر ڕیوایەتێک لەوانی کە من ئێڵێم بۆ هەر ڕووداوێک لەوانی کە من بەم شێوەی باسی یەکەم پشت بەستە بە ڕیوایەتێکی صحیح یا ئیما لە صحیحی بوخاری یا لە صحیحی مسلم یا لە مسندی ئیمام ئەحمەد یا لە لای دارەقوطنی یا لا یەکێک لە عولەمای حەدیث کە پێیانەوتر حفاظی حەدیثن ئەمانە لەوانە وەرگیرەوە پشت ڕاستە و پشت بەستە بەو ئینانە بۆیە بە گوێنگران و بینەران بە دڵنیایی ئەم شتانە وەربگرن بەڵێ مەسەلەی پرسیارەکەی جەنابەت کەوە ئێستا کە پرسیارت کرد لەوەی کە پێغەمبەر بۆ خۆی بەڵێ ئەبوو بەکری دەستنیشان کردووە یان ئەبوو بەکری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە تەحدید هیچ کەسێکی دەستنیشان نەکردووە
بەڵام کەوتی نوێش بکات ئەبوو بەکری سەدیق نەیویست دەست نیشانی بکات دەرفەتی نەبوو بیکە ئەزانی چی هەموو شتێک کە پێغەمبەری خوا بیکە عەلەیهی سەڵات وسەلام ئەبێتە سونەت ئەبێتە سونەت و ئەبێ چاوی لێ بکرێت حتا بۆ ڕوونکردنەوەی ئەمە من یەک باز ئەیەم بۆ مەسەلەی کۆچ لە کاتێکە کە هاوڵان کۆچ ئەەکەن بۆ مەدینە هەمووی بەدزیەوە کۆچەکات پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام بەدزیەوە کۆچەکە عومەر کوڕی خەتاب بە ئاشکرا کۆچەکات وانە ئەچێت تەوافی کعبەکە دوورکار نوێژەکە هەڵێ ئەو من ئەڕۆم کێ ئەوێ مناڵی هەتی وکەوێ کێ ئەوێ ژنی بێوەژن کەوێ کێ ئەوێ دایکی جەرگی بسووتێ بابێت لەو وادیا سەرڕێم لێ بگرێت کەس نییە جورئەتی ئەوە بکات بچێت سەرڕێگەی لێ بگرێت ئەبوو بەکر و ڕەزای خوا لێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەنهێنێ ئایا پێغەمبەری خوا حاشا بۆ پێغەمبەر بەم لەفزە بێئەدەبیە لە خزمەتیە بەڵام ئەیڵێن ترسنۆک بوو ئەبوو بەکر عومەر ئازابوو یعنی عومەر ئازادن نەخێر مەسەلا هەموو هەسوکەتێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام سونەتەوە بێ چاوی لێ بکرێت ئەگە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆکو عومەری بکردا ئەبوایەتر هەرچی موسڵمانە خۆی نەپارێزێ هەموو موسڵمانی لەو ئاسانە بەس فعلی عومەر بۆ خۆیەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگە بە تەحدید کەسێکی دەستنیشان کردایە بۆ دوای خۆی ئیتر ئەبووە سونەت ئەبوو بەکری جواب بکە عومەری جواب بکە عوسمانی جواب بکە ئەمە یعنی ئیسلام دینی شورایە پێغەمبەری ئەمە ئوموری دنیاییە هەرچەنە فەرق لە بینی خەلیفایەتی و مەلیکایەتیە خەلیفایەتی ئەوەیە کەوا ئوموری دین و دنیای خەڵکە با بەڕێوە مەلیکایەتی ئوموری دنیا با بەڕێوە ئەم مەسەلەی خەلیفایەتیە بۆ ئوموری دین و دنیایە بەڵام زیاتر ئوموری دنیاکە لە بەرچاوە کەوا بەرچاوەگیرە ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەحدیدی بکردایە ئەبوو بە سونەت ئەمە یەک دووهەم ئەمە جێ ئەهێڵڕێ بۆ موسڵمانەکان بۆ ئەوەی بە شورا لەناو خۆیان یەکلایکە لەوانێ خۆیان هەڵی بژێرن بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە نەس تەحدیدی نەکردووە بەڵام ئایا هیچ ئاماژەیەکمان هەیە بۆ ئەوەی بەرچاوڕوونیەک وەکو لەم سەردەمەیە زاراوی کاندیدی پێدەوترێ ئایا ئەبوو بەکر کاندیدی پێغەمبەر بووە ڕاست کاندیدی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵام بۆ نوێژکردن عومەری کوڕی خەتابیش ئیستینادی کردە سەر ئەوە فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕازی بووە بەوەی کە تۆ پێشەوایەتی دینمان بکەیت ئێمە ڕازی نەبین پێشەوایەتی دنیامان بکەیت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات ئەنجا دوای ئەوە صفات و مەزایا و مەواقیفی ئەبوو بەکر سیدیق لەگەڵ پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام ئەو فەرمودانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەبارەی فەزایلی ئەبوو بەکری سیدیق وتی ئەمانە زۆرە هەر یەکێک لەمانە لەواچە بە حەڵقەیەک و زیاتری بێت هەموو ئەمانە ئاماژەن بەوەی کەوا باشترین کەس بۆ جێنشینایەتی لە دوای پێغەمبەر ئەبوو بەکرە یەک شتیکەش بە بەڕێزان و گوێگران و بینەران بڵێم ئیجماعی ئوممەی ئیسلامی باسی ڕەوافی زۆمانە ناکەم ئیجماعی ئوممەی ئیسلامی لەسەر ئەوەیە کە باشترین کەس لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەبوو بەکر سیدیقە ڕەزای خوای لێ پاش ئەو عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ پاش ئەو عوسمانی کوڕی عەفانە پاش ئەو عەلی کوڕی ئەبوو تاڵیبە ڕەزای خوای بەم تەسەلسولەی کەوا هاتووە و ئەمەیش هەموو سەحابە هەتا لە ژیانە بوون هەتا ماوەی سەحابە بەسەرەچێ هەموو سەحابە ئیجماعیان هەبووە لەسەر ئەوەی چونکە مادام ناڕەزایەتی دەرنەبراوە بەرامبەر بەو حاڵەتانە معنای ڕازیبوونە بەرامبەریان و هیچ کامێکیشیان لە بەیعەت پێدان پێی ناڕەزایەتی دواکەوتن نەبووە تەنها ئەبوو بەکر سیدیق ڕەزای خوای لێ بێ عەباس و زوبەیر و عەلی کوڕی ئەبوو تاڵیب دواکەوتن بەڵام هەر لەو ڕۆژە کە ئەبوو بەکر سیدیق ڕەزای خوای لێ بانگی کردن کە هاتن و هەر لەو ڕۆژە بەیعەتیانە وتمان عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای خوای لێ بێ لە دوای وەفاتی فاتیمەی خێزانی جارێکی تر بەیعەتی بە ئەبوو بەکر سیدیقیایەوە ڕەزای خوای لێ بێ تەنها کەسێک کە بەیعەتی بە ئەبوو بەکر سیدیق نەیە ڕەزای خوای هەتا وەفاتی کرد فاتیمەی کچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام ئەویش لەبەر ئەوە نەبوو کە ئەبوو بەکر بە شیاو نازانێت فاتیمەی کچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕەزای خوا لە فاتیمە لەگەڵ عەباسی مامی پێغەمبەر ڕەزای خوای لێ بێت داوای بەشە میراتی فەدەکیانە کرد لە خەیبەر کە بەشی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام دوای فەتحی خەیبەر بەشێک درا بە پێغەمبەر چونکە خوای گەورە فەرمووی وما ئەفاء الله على رسوله فإن لله خمسه وللرسول خمسي بۆ خوا پێغەمبەرە بەشەکەی پێغەمبەر ئەوان ئەیانویست بە میراتی بدرێ بەوان چونکە واریسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مناڵە تەنها فاتیمە بوو و فاتیمەش حەجبی ئەبوو بەکر بۆچی وەکو خەلیفە جا من عەرزی تۆش و بینەرانی شەکەم ئەبوو بەکر سیدیق ڕەزای خوای لێ بێ پاڵپەش بە فەرمودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کە ئەفەرمێ نحن معاشر الأنبياء لا نورث وإن ما تركناه صدقة ئێمە پێغەمبەران میراتیمان لێ ناگیرێت ئەوەی جێمان هێشتا سەدەقەیە ئەوەی بەجێ لە ماڵی دنیا ئەوە سەدەقەیە ینی بۆ موسڵمانانە
ئەمە فاتیمە نەیبیست بوو تاقەن فاتیمە 6 مانگ دوای وفاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وفاتی کرد یەکەم کەس لە دوای وفاتی پێغەمبەری خوا لە ئالوبەیتی پێغەمبەر کە وفاتی کرد فاتیمە باس لەوە ئەکرێت کەوا حتى هەر ئیبن کەثیر خۆی باسی ئەکات لە بیدایە و نیهایە تەبەن ئیبن کەثیر حافظە ئەفەرمێت فاتیمە هەتا مرد قسەی لەگەڵ ئەبوو بەکر نەکرد بەس هەر خۆی ڕیوایەتێکی کایەت خۆی تەعەن لەم ڕیوایەتەش لە سەنەدەکەی ئەیات خۆی ڕیوایەتێکی تر هێنێت و تەحسینی ڕیوایەتەکەشەکە پشت ڕاستی ئەکاتەوە ئیبن کەثیر ئەفەرمێت فاتیمە نەخۆش کەوتبوو ئەبوو بەکر سیدیق ڕەزای خوای لێبێ ڕۆیشت بۆ ماڵیان لە دەرگای یا و عەلی کوڕی ئەبوو تاڵیب هاتە دەرەوە پێی فەرموو من ئەمەوێ بێم قسە لەگەڵ فاتیما بکەم ئیزنم بۆ وەرگرە عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای خوای لێبێ ڕۆیشتە لای فاتیمە وتی ئەوە ئەبوو بەکرە خەلیفەی موسڵمانان جێنشینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەیەوێ بێتە ژوورەوە قسە لەگەڵا بکە ئیزنی بەم فەرمی بەڵێ ئیزنی بە با بێتە ژوورەوە ئەبوو بەکر سیدیق ڕەزای خوای لێبێ چوە ژوورەوە لەگەڵ فاتیما قسەیەکی ئەیزانی لەسەر چی فاتیمە عاجزە فەرمی سوێن بەخوا خۆتان باش ئەزانم من خۆم و مناڵ بوو سەرۆت و سامانم هەمووی لە پێناوی خوا و لە پێناوی باوکتا سەرف کردووە هیچی بۆ خۆم نەبووە هەموویم لە پێناوی خوا و لە پێناوی باوکتا سەرف کردووە بۆ خۆشەویستی ئێوە سەرفم کردووە وەڵڵاهی کە نەماپێتان بە شەمیراتیم نەیاپێتان لەبەر فەرموودەکەی باوکتە کە ئەم فەرموودەی خوێندەوانێ ئەفەرمێن ڕیوایەتەکە فتەڕەضاها ڕازی کرد ئاشت بۆوە لەگەڵیا بەڵام ناڵێ بەیعەتی پێیا چونکە ئیتر نەخۆشیەکەی قورس بوو و پێغەمبەری خۆش ئاماژەی پێیا بوو کە یەکەم کەسی لە حەقەکەی بە من و بە من ئەگەیت باس لەوە ناکرێت بەیعەتی پێیا بێت بەڵام ئەفەرمێن ڕازی کرد فتەڕەضاها ڕازی کرد یعنی ئاشت بۆوە لەگەڵیا مۆزوعەکەی بۆ ڕوون لەو کاتەیە ئیمامی عەلی ئاماژەت پێدا بەیعەتی دووهەمەدا بە دوای وفاتەکان عەلی کوڕی ئەبوو تاڵیب بۆچی بەیعەتی دووەمیە خە هەندێک کەسی ژەڵێن عەلی کوڕی ئەبوو تاڵیب بۆچی بەیعەتی دووەمیە عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای خوای لێبێ لەو مەسەلەی کەوا نیگەرانیەکی هەبوو لەوەی کە دوا کەوتووە و دیاریشە طبعا فاتیمە لەبەرەوەی کە زۆر خۆشەویستی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام عەلی کوڕی ئەبوو تاڵیبیش زۆر دڵنەوایی فاتیمەیە کرد و زۆر نازی هەڵەگرت و زۆر خۆشیەویست ترسی ئەوەی هەبوو لە ناخی خۆیان کە ئەگەر کەم تەرخەمیەکی کردبێ لە بەیعەتدانە لە ئەبوو بەکر سیدیق ڕەزای خوای لێبێ تا فاتیمە لە ژیانایە بۆ ئەوی قەرەبووی ئەوە بکاتەوە و دووپاتی ئەوە بکاتەوانێ کە ئەبوو بەکر شیاوترین کەسە بۆ خەلیفایەتی جارێکتر بەیعەتێتەوە بە ئەبوو بەکر سیدیق ڕەزای خوای لێبێ بۆ یعنی قەرەبووی ئەگەر کەم تەرخەمیەک بوو بێت لە ناخیا لە دەرونیا بەرامبەر بە بەیعەتدانی بۆ ئەبوو بەکر سیدیق ڕەزای خوای لێبێ بۆ یعنی ئەمە ئەوە ئەگەیەنێ عەلی کوڕی ئەبوو تاڵیب زۆر ڕازیە بەوەی کە ئەبوو بەکر سیدیق 2 ساڵ و چەند مانگەکە لە ڕەبیع الئەوەلی ساڵی 11 کۆچی وفاتی کرد لە 12 ڕەبیع الئەوەل لە 23 جەمادی دووهەم یعنی جەمادی دووهەم ئەگەر ڕەبیع الئەوەل مانگی 3 بێ جەمادی دووهەم مانگی 5 2 ساڵ و 2 مانگ 2 ساڵ و 2 مانگ و 10 ڕۆژ 2 ساڵ و 2 مانگ و 10 ڕۆژ ئەبوو بەکر سیدیق ڕەزای خوای لێبێ خەلیفە بوو زۆر باش ئەم 2 ساڵ و 2 مانگ و 10 ڕۆژە عەلی کوڕی ئەبوو تاڵیب هیچ ناڕەزایەتێکی نییە لە عەلی ئێمە ئەو دەرفەتەی کە لەم ئەڵقەی یەکەمدا ماومانە پێم باشە باسیەوە بکەین کە ژینگە و بارودۆخی عەرەب لە کۆبوونەوەیان لەژێر سەرپەرشتی قائیدێکە چۆن بوو لە کاتێکا لەو سەردەمەیە مەسەلەن ئیمپراتۆریەتێکە بوو پێوترێت بەناوتێتی ڕۆم مەسەلەن فارس هەبوو بەس عەرەب ئەم ئیمپراتۆریەتی نەبوو بۆچی ئاوا مەسەلەن جۆرێک لە ئیشکالیت هەبوو لەوەی عەرەب کۆبێتەوە تەنها بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە بێدەنگی ئەمە بەڕێوە چووە بۆچی ئاوا بووە یعنی طبعا بۆ پێغەمبەری بێدەنگی نەبوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام 13 ساڵ لە مەکە نەیتوانی قەناعەت بە عەرەبەکانی ناو مەکە بکات بە قوڕەیش و باقی هۆزەکانی تر دواییش 10 ساڵ لە مەدینە هەر مەشغوڵ بوو بە عەرەبەوە هەتا ساڵی 8 کۆچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر مەشغوڵ لە 8 کۆچەکە فەتحی مەکەی کرد دوای ئەو 2 ساڵەی تر يدخلون في دين أفواج أما بۆچی سەرکەوتوو بەڵێ ئەمە بۆچی مان ئەبات بۆ ئەومانە بە ئەو خاڵی کە وتمان لە مەسەلەی قوڕەیشێتە بۆ ئەوەی کەوا خەلیفە قوڕەیش چونکە ئەبوو بەکر فەرمووی عەرەب کۆ نابێتەوە لەسەر قوڕەیشی نەبێت طبعا بۆتی عەرەب لەو کاتا تەنها عەرەب بوو کە موسڵمان بوو تەنها عەرەب نەنیوە دوورگەی عەرەبیا بوو ئیسلامەتی بڵاونەوە وەڵە پێغەمبەر خوا نامەی ناردبوو بەڵام قومەکانی غەیری عەرەب حتى يدخلون في دين الله أفواجا كعامل وفودي بيوتي صالي نوي كوتشي هر وفدكان عەرەب بوون ئەمان بە پێغەمبەر رازی بوون
بەڵام تەبیعەتی ئەوان بەو شێوەیە بوو فێری ئەوە نین ملکەچی یاسا و دەستور بن فێری ئەوە نین ملکەچی دەوڵەتداری بن فێری دەوڵەتداری نەبوون بەکۆڵە سیستماتیک و ئەم شتانە فێری نەبوون بە دەشتێکی خۆیان و بە تیرە و هۆزی خۆیان و بە قەبەلێتی خۆیان ئەژیان بۆیە هەر یەکێک بە ڕێز قەبیلەکەی خۆی رازی بوو دژی قەبیلەکانی تر ئەم نەزعەیە هەر هەبوو زۆربەی عەرەبەکان لە دوای ساڵی نۆی و حتا مەکە لە ساڵی هەشتی کۆچیە فەکەفەتا کرا موسڵمان بوو وەکو مەکە وانە کە مەکە موسڵمان بوو قوڕیش موسڵمان بوو هەرچی وەفدە هاتن موسڵمان بوون ئەمە ئەوە ئەگەیەنە کە قوڕیش بەهێزترین تیرەی عەرەب بووە و لە ترسی قوڕیش تیرە و هۆزەکانی تر وەکو تیرە و هۆز وەکو ئەفراد نا وەکو تیرە و هۆز نەیانتوانێت موسڵمان بن بێن بەیعەت بە پێغەمبەری خوا وەکو تیرەکان وەکو بە کاملی تیرەیەک بێ موسڵمان بێ یەک تیرەمان نییە بە کاملی موسڵمان بوو بێ هەتا فەتحی مەکە بەڵام ئەفرادیانێ لە هەموو تیرە هۆزەکانە ئەفرادەیەکە موسڵمان بووە دوای کە قوڕیش موسڵمان بوو لە هەشتی کۆچیە هەرچی تیرە و هۆزەکانە یەدخولونە فی دین الله ئەفواجا ئەو ساڵە ناولا بە ساڵی عام الوفود هەر ئەو تیرە و هۆزانش پاشگەز بوون چونکە چەندێک لە خزمەتی ئەوە لە خزمەتی پێغەمبەری خوا گەڕایەوە مەدینە ئەوانش گەڕانە بۆ شوێن هێشتا پەروەردە نەکراون هێشتا دروست نەبوون عەقیدە و بیر و باوەڕیان تەواو جێگیر نییە وابەستە نەبوون بەس تەنها بە شەخسی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵام وابەستە بوون بۆیە غەیری قوڕیش هەڵگەڕایەوە لەگەڵ پشتیوانەکانی شاتەبان زۆربەی تیرە هۆزەکان حتا ئێمە لە سەرەتاوتمان ترس هەبوو لەوەی مەکەش هەڵگەڕێتەوە زۆر باش ئێمە پێم وابێ کاتی ئەڵقی یەکەمی بەرنامەکەمان کۆتایی هات هەر لەسەر قۆناغی فەرمانڕەوایەتی ئەبوو بەکری سیدیق خوای لێ ڕازی بێمێنینەوە بەشی دووهەم باس لە چۆنێتی بەڕێوەبردنی دەوڵەتداری حەزرەتی ئەبوو بەکرەکەین ئینشاءڵڵا لە کۆتایی ئەڵقی یەکەمە دووبارە سوپاسی بێپایانم بۆ بەڕێز دکتۆر حسین محەممەد ساڵح مامۆستای زانکە و سپۆڕی مێژووی ئیسلامیەکەم هەندوومان کردی زۆر سپاس بۆ هاوکارانم بینەرە بەڕێز و خۆشەویستەکان گەیشتینە پایانی ئەڵقی یەکەم لە سیرە و ژیان و دەوڵەتداری خولەفای ڕاشدین ئینشاءڵڵا تا ئەڵقی دووەم پێتانەگەینەوە بەخواتان ئەسپێری خواتان لەگەڵ